یادداشتێکمان ئاڕاستەی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە سەبارەت بە دوو خاڵی یەکەمیان گێڕانەوەی دەرماڵەی خوێندکاران زانکۆ پەیمانگەکان کە دیارە لە سەرەتای دروستبوونی قەیرانەوە لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان پاژەوەی پاشەکەوتی موچی فەرمانبەرانی دانا دەرماڵەی خوێندکاران لە زانکۆ پەیمانگەکانە بڕاوە کە ئەم دەرماڵەیە هاوکارێکی جدی بوو و بارسوکردنێکی باش بوو بۆ خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان. ئەمەش ئەو هۆکارەی دروست کردووە کە زۆرێک لە خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان نەیانتوانیوە درێژە بن بە پرۆسەی خوێندن لەناو سەرجەم ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان. و خاڵێکی تری داواکاریەکانمان ئەوە بوو دانانی سندوقێکی هاوکاریە بۆ سەرجەم ئەو خوێندکارانەی کە توانی مادیان باش نییە. ئەم سندوقە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان داینی ئەمە توانین بە پرۆژە یازایەک بیدەین بە پەرلەمانی کوردستان هاوکار بین لە ئەو سندوقەیە. دوای ئەوەی کە سندوقەکە دانراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت دوای ئەوەی خوێندکارەکان چوونە کاری پیشەیی خۆیان تر چکرتی حکومی بێت چکرتی ئەهلی بێ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بە میکانیزمێک ئەو پارەی لە سندوقە دەدرێت بە خوێندکارەکان وەربگرێتەوە.